ئامادەبوانی بەڕێز خۆشەویستانی داکۆک بە ناوی خۆم و سەرجەم ئەندامانی داکۆک و ڕێکخراوی داکۆک بە خێراتنتان دەکەم. ئامادەبوونتان وەفایە و هەڵوێستی مەردانەتانە. خۆشەویستان، ئێمە ئەمڕۆ کۆبووینەتەوە بۆ یادکردنەوە و ناڕەزایەتیەکانی حەفتەی شوبات و شەهیدانی ئەو خەباتە مەدەنیە ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر هاوزمان لەگەڵ توندبوونی ناڕەزایەتیەکانی موچەخۆرانی تەنانەت مانگرتنی پۆلی مامۆستا و فەرمانبەران و بەرەو هەولێر ڕۆیشتن بە مەبەستی بردننی ناڕەزایەتیەکان بۆ پایتەخت. بەڕاستی دوای تێپەڕبوونی 14 ساڵ بەسەر خۆپیشاندانەکانی حەفتەی شوبات هێشتا جڵەوی حکومڕانی هەرێم لە دەستی یەکێتی و پارتی دابێت و کۆمەڵێک دەموچاوی بێزراوی گەندەڵی تاوانباری حکمی وڵات بکەن، کارەساتێکی گەورەیە و جێی گەرانی هەموو کەسێکی عاقڵمەندە. بەداخەوە لە سایەی دەسەڵاتی پارتی یەکێتی ڕۆژ بە ڕۆژ وڵاتەکەمان ڕوبەڕووی دەیان قەیرانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و مەترسی داگیرکاری و کاولکاری دەبێتەوە. بەم هۆیەشەوە هەرکی ئێمە ئازادی خواست قوڕستر دەکات لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگای کوردی و کۆمەلگای نێودەوڵەتی بە ڕوبەڕووی بوونەوەی ئەم هەموو قەیران و پێشێلکاری و داگیرکاریانە کە ڕوبەڕووی گەلەکەمان دەبێتەوە. سڵاو ڕێزم بۆتان هەیە. من وەکو چالاکوانێکی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ ساڵڕۆژی حەفتەی شوبات یادی خۆپیشاندانەکە هەرێمی کوردستان دەکەینەوە کە ئامانجمان کۆتاییەکان بوو بە دەسەڵاتی گەندەڵی و ستەمکار. دوای 14 ساڵ تێپەڕبوون بەسەر ئەم ڕووداوە هێشتا خواستەکانی خەڵک وەک خۆی ماون، هێشتا برینەکانی ئەو کاتەکە بەڕژانی خوێنی ڕێژوانی تەمەن 15 ساڵان لە بەردەم لەخی چاری پارتی دەستی پێکرد لەبیر ناکرێت بە خۆپیشاندانی مامۆستایان و دواکەوتنی موچەی بایکۆتکردنی خوێندن و خۆپیشاندان دژی گەندەڵی تاکو ئێستا هەر بەردەوام هەوەردامیش دەمێنێتەوە تاکو ئەم حکومەتە گەندەڵە دەڕوخێت. لە من دەدەی حەیاتکاو هەی بێشکۆی شەرم شکاو جەلادی پەروەردەکراو سەگی دەرگای مەسوولی گەورەکراو تێرت نەخوارد لە زەهر و ماسا و چڵکاو لە کێ دەدەی لە مامۆسای موچەبڕاو دایکی بیری یەخەدراو لە مناڵی برسی کراو لە داکۆکی کاری قوتی دزراو تفل لە خۆت و حکومەتت تفل لە کۆیلەی بێ ڕێزکراو تفێکی تر لەسەر کردەی فۆتێڵی کراو گەندەڵی حەیابراو حکومەتێکی بەشودراو تفێکی تر لەو کۆیلانەی بوونەتە سەگی بێسوتاو هەر هەمووی بێت بە قوربانی دڵێکی برژان و ڕووخاو قوربانی بەڵغەمێکی پیرەمێردێکی پشت چەماو بە قوربانی یەک دەقیقەی مێزەری مەلای سەرشکاو بە قوربانی یەک دەقەی قۆندەرەی مامۆستایەکی مافراو دڵنیا بن ڕۆژێک دادێ بکەونە ژێر پێڵاو. دیارە نازانێ جاشە حکومەتی پینە و پەڕۆ بەجێمان بێڵە و بڕۆ حکومەتی پینە و پەڕۆ بەجێمان بێڵە تڕۆ. هەر کەسێکا هەبێ من خۆم خەرشی هەولێرم لە ناو هەولێریشە دانیشتم و هەموو کە سوکارمە لە ناو هەولێر بووە. یەکێ لە ئومێد خۆشنا و بە ناوی پارێزگاری هەولێرەوە قساکە ئەوە تعبیر لەوە ناگەێنێ کە خەڵکی هەولێر برێن وەڵام میوانی ڕەزاگران وەرناگرین. هەولێر هەمیشە بە میوان دۆست مەشهور بووە، میوان دۆستە و خەڵکی میوانداری خۆشەوێ. بەڵام ئومێد بەنا لەژێر قسەی و فشاری مەسرور بارزانی و پارتی دیکتاتۆری کوردستان و بە قسەی بنەماڵە وەکو سوکانێکە بەدەستیانەوە چۆن بیسوڕێنێنەوە قسەکە دەنا خۆی هیچ شتێکی بەدەست نییە کەڵێ مێوە میوان وەرناگرین میوانی ڕەزاگران وەرناگرین. تەبعەن خۆی لە هەموو شوێنێک ڕەزای ئەوەندە قوڕس بووە ئەوەندە ناشرین بووە بە بەرچاوی خەڵکان نەحەیا و نەشەرەف و ناموسیان نەماوە. ئەوانە بەڕاستی تەنها هەولێر هەمیشە ماڵی هەموو تاکێکی کووردە، سلێمانی ماڵی هەموو تاکێکی کووردە. ببینن لە سلێمانیە و خەڵکە چۆن پێشوازیان لێکراکە بە تایبەتی یاریزانەکانی هەولێر چون بە چەپڵە ڕێزانەوە ناردرانەوە لە هەولێرەوە بە هەمان شێوە
بەڵام چونکە مامۆستایانی مانگرتووی حەقبێژە چەند داوای مافی خۆیانەکەن لە بەردەم UN لە هەرێمی کوردستان و لە ناو هەولێرە لە ترسی ئەوەی کورسی ژێر خۆیان نەلەقێ و نەتوانەوەی نەیان ڕوخێنن دێن لە سێتەڕە بە گازی فرمێسک ڕێژ لێیانە دەن و بە تەقە و بە هەموو بە ئاسەوارێک لیان دەن بەس بۆی داخلی ناو هەولێر نەبن لە ترسان. ئەی ئێوە ئەگەر بە دەنگێشی حەق بێژەوە چوونە سەر کورسی ئەگەر بە بوێرانە چوونە سەرە کورسیا بۆ ترسن خەڵکێک بێ لە بەردەم UN خۆپیشاندانێ بکە بۆ نایڵن لە ناو هەولێرە خەڵک خۆپیشاندان بکە بۆ ئەو شوێنەی مامۆستایان لێژن شوێنێک بە ناوی کۆمەلگایشی مامۆستایانیان کردۆ لە هەولێر لەم ڕۆژەدا هەمووی تۆقییان کردبوو بە ئاسایشی پۆلیس و بە دژە تیرۆری پارتی دیکتاتۆری کوردستان لێ نەگەڕان هەرچی مامۆستایە بێتە دەرێ لە ناو هەولێرە لە هەموو شوێنێکا بەڕاستی بەداخەوە لە بۆ حکوومەتی پارتی دیکتاتۆری کوردستان لە بۆ یەشێتی بەداخەوە لە بۆ قوبادە کە چەڵی پیس کە ئەڕوا بۆ ناو مامۆستایان ئەڵێ ئەوە بۆکەم بەڵام هیچ شتێکی بەدەست نییە بۆ جانتا هەڵگیرەکەی برای کە ئەڕوا لەژێر لەگەڵ نێچیرە تەنها جانتایەکی بۆ هەڵەگرێ بۆ کەسێکی وەکو نێچیر و مەسرور و مەسعود کە مەسینە هەڵگیری جیرانەکەیانن کە تورکە مەسینە هەڵگیری ئەوانن کە هیچ شتێک لە دەسەڵاتی خۆیان نییە بەڕاستی بەداخەوە بۆ ئەم حکوومەتە بۆ ئەم گەندەڵیانە کە هەزارانی وەکو ئێوەیان دەربەدەر کردووە و ناتوانن بگەڕێنەوە ناو خاک و نیشتیمان و وڵات و ناتوانن سەردانی داک و باب و کە سوکاریان بکەن لەبەرەوەی کو لەسەر کۆمنتێک خەڵکە گیرێ لەسەر قسەیەک خەڵک لە زیندانەکرێ هەزارانی وەکو شێروانیمان بینی چەندانی وەکو سەردەش عوسمانمان بینی وەکو کاوە گەرمیایی و وەکو سەدانی ترمان بینی چالاکوانان لە زیندانەکان کوژران وەکو مامەستا جیهانمان بینی کە بە قسەی خۆیان وەڵا سوتاوە بەڵام خۆیان هەریاندا و فڕیاندا وەکو ئافرەتەی لە ئەمریکایەوە هاتەوە خستیانە ژووری کونجی زیندانەوە و لە زیندانەوە کوشتیان بۆیە بەڕاستی نە هەولێر نە جێگای ئەمانە و نە سلێمانی جێگای ئەمانە و نە عێراق جێگای ئەمانە و جێگای ئەوەیە خەڵک بڕوات لەو شوێنەیە بژی هەمووی لەژێر ترس و لەژێر فشاری حکوومەتە دەبێت دەنجی دەمت داخەی و دەمت کی بکەیت.